دادگای تێڵچوونەوەی ناوچەی سلێمانی ڕەخنە لە کارکردنی بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستان دەگرێت و دەڵێت هەندێک لە ڕاگەیاندنەکان پابەند نین بە پاراستنی سەروەری یاسا و ڕێزگرتن لە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان. لە دیبەیتێکی کراوەدا کە بۆ نوێنەری دەستگاکانی ڕاگەیاندن ڕێکخرابوو، سەرۆکی دادگای تێڵچوونەوەی ناوچەی سلێمانی ڕایگەیان سەرنجی یاساییان لەسەر مامەڵەی بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستانەیە سەبارەت بە بابەتە یاسایەکان و هەندێک لە ڕاگەیاندنەکان بە مەبەستیان بێمەبەست کەوتونەتە هەڵەی یاساییەوە و با بێگەڕانەوە بۆ دادگاکان بابەتی زۆر ئەستیار بڵاو دەکەنەوە کە دوجار زیان با ڕێڕەوی لێکۆڵینەوەکان و کاروباری دادگاکان دەگەێنێت. سەرۆکی دادگای تێڵچوونەوەی ناوچەی سلێمانی دەشڵێت نابێت ڕاگەیاندنەکان هەموو سنوورەکان تێپەڕێن و هەر بابەتێک بیانەوێت با بێگەڕانەوە بۆ ڕاستی و دروستی بڵاوی بکەنەوە، بەڵکو پێویستە ئەو بابەتانەی کە ڕەهەندی یاساییانەیە بۆ سەلماندنیان بگەڕێنەوە بۆ دادگاکان. باوەڕ بکەن یعنی بەم شێوەیە بەو نەهجەکەی ئیعلام ئیستەئیژەکە بەعزێ کەناڵەکان زەرەریان داوە لە ڕاستیەکان. یعنی جاری وا هەیە کێسێک هەیە ئێمە زۆر گرنگە بەداخستنی ئیشی تیا بکەین، سێرەکەی ئیعلام لە خۆیەوە ئەچێت کە سوکاری تاوانبارەکە یان کە سوکاری کوژراوەکە مقابلەیەکی لەگەڵەکە نازانێ ئێمە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئەمە بێنین وەکو تۆمەتبار یان وەکو مشتەکی، ئەمە زەرەر ئەیە. جاری وا هەیە بە یەک قسە لە شاهدێک وەری ئەگری لە کەناڵەکە کە تۆ بە تەختەیەکی ئیعلامی دایەنەی کێشەیەکی زۆر قرس ئەکوژی. لەبەرەوە هیوادارم بە هیچ نوعێک هەچ کەیسێک هەبوو بە هیچ نوعێک لە هیچ مەصدەرێک لە کەسوکاریان لە باوکو دایکیان لە خوشکوبرایان لە ڕەفیقەکانیان هیچ معلومەیەک وەرمەگرن، بەڵکو معلوماتەکەتان با لە ڕێی ئێمە بێت، لە ڕێی مەحکەمەکانەوە بێت. ئەگەر بەم نەهجەی ئیستە دەستگاکانی ڕاگەیاندن ناڵێم هەمویان بەعزێکیان ئیش بکەن، ئێمە وەڵاتەکەمان بەرەو ئینفیلاتی ئەمنی ئەڕوات و دەسەڵاتی دادوەری خەڵک سقەی پێ نامێنە و هەروەها خەڵک هیچ قیەمێک و مقدساتێکی نامێنێ. دەربارەی مامەڵەی دەستگاکانی ڕاگەیاندن لەگەڵ ڕووداوەکان وتەبێژی دادگای تێڵچوونەوەی ناوچەی سلێمانی ڕایگەیان سەرنجی زۆریان لە سەر شێوازی کارکردنی بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن هەیە و پێویستە ڕاگەیاندنەکان لە بابەتە یاسایەکاندا بە وریاییەوە مامەڵە بکەن و نەکەونە هەڵەی یاساییەوە، چونکە دوجار لەگەڵ ئەوەی خۆیان ڕوبەڕووی سزای یاسایی دەبنەوە ئاوکە زیان بە ڕێڕەوی کەیسەکەش دەگەێنێت. دڵنیاییەوە بەشێک لە ڕاگەیاندنەکان دەورێکی زۆر خراپیان گێڕاوە لەوەی کە پێش ڕووداوەکان کەوتون و هەروەها هەستاون بۆ نمونە هەندێک دامەزراوە هەیە کە لەبەر چاوی هاونیشتیمانیان ینی کارێکیان بەسەردێنن بە شێوازێک باز دەکرێن کە ئەمە نابودکردنی دامەزراوەکانی دەوڵەتی کارێک دەکات کە سیقەی هاوڵاتیان بە دامەزراوەکان کەمتر بێتەوە و بەم شێوازە لێدانە لە شکۆی دەسەڵاتی دادوەری لە هەموو دەسەڵاتەکانی تر. دادگای تێڵچوونەوەی ناوچەی سلێمانی وەک یەکەمین دادگای هەرێمی کوردستان لە هەنگاوێکی نوێدا بۆ شەفافی کاروبارەکانی تایبەت بە دادگا بڕیاری داوە لەمە دووە لە ڕێگەی بەشی ڕاگەیاندن و وتەبێژی ڕەسمی دادگاوە هەموو ئەو بابەتانەی کە گرنگن بگەن بە ڕایگشتی ڕوون بکرێنەوە و دەرگای دادگاکەش بەڕووی هەموو دەستگاکانی ڕاگەیاندندا کراوە دەبێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.